کاروانی ئاوەدانی کابینەی نۆ ناوەستێت. نۆژەنکردنەوە و دروستکردنی ڕێگەکان بەشێکن لە استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە پرۆسەی نۆژەنکردنەوەی ڕێگەی نێوان قەزای چۆمان و قەزای ناوەندی ئیدارەی سەربەخۆی سۆرانە کە بەشێکە لە ڕێگەی هامڵتۆن و یەکێکە لە ڕێگە بازرگانی و گەشتیاریە گرنگەکانی هەرێمی کوردستان. لە قۆناغی یەکەمدا بەشێک لەو ڕێگەیە نۆژەن کراوەتەوە. هاوڵاتیان و شۆفێرانیش بە نۆژەنکردنەوەی ڕێگەکە خۆشحاڵن. وەکو شۆفێرێکی ڕێگای هامڵتۆن دەستخۆشی خۆم لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بابەتی ئەوەی کە بەشێکی لە ڕێگای هامڵتۆن قیرەتاو کردو و دەداهاتوودا هیوادارم بەشێکی دیکەش بۆ قیرەتاو بکە. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کابینێنەوە و کابینی خزمەتگوزاری بۆ بابڵێ قیرتاوکردنی بەشێکی ڕێگای هامڵتۆن و هیواداری لە داهاتوودا بەشەکەی تریش قیرتاو بکرێت چونکە بەڕاستی ڕێگەیەکی استراتیژیە و ڕێگەیەکی بازرگانیە و هاوڵاتیان بەگشتی سوودی لێ دەبینن. پرۆژەی قیرتاوکردنی ئەم بەشەی ڕێگەی هامڵتۆن بە درێژایی نزیکەی 9 کیلۆمەتر بە گوژمەی 900 میلیۆن دینار بە دەستیکاری ناوخۆ جێبەجێکراوە. کابینەی نوێیەم لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و ئاسانکاری بۆ بازرگانان و گەشتیاران لە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان ناوەستێت و بەردەوام دەبێت. فەرمانگەی میدیا و زانیاری